زمانێکی نەکو زمانێکی بنێ زمانان وەکو هێدە هوبێ چاغ و هەیامەکە منی خۆش هەبوو لە باژارەی مێردینێ و جیرانێمی گەلێکی دەلال هەبوو سمامێ من دۆتمامێ من وهلی ناوان نیوەکا دلێ منە هێژی حتاکو ئەس ساغ بم وێجا زەمانژی بەلکی وەک وی عاوڕێی زارۆکاتیێ و چ جاران ناچێت دەرەکردن حتاکو ئەم دنیای خوش بن هەر بمەڕایێ ئەvە بلە بە سلااف و نیشانەیە حەزکردنێ بۆ هەیامێکی و بۆ وان هەموو کەسێک و دوێ هەیامێدا ئەم گەل هەبوون و سۆنە 116 ویلیام شێکسپیر برە بە دیاری بۆ هەموویە پشتی چەند ساڵە و خاسەتەن بۆ دۆتماما منە دەلال ڕووکەنێ سۆنە 116 ویلیام شێکسپیر بە من بە هەفسەریا کەسێن دڵی دڵسۆز چاوناسێ بربەستانە ئەوەڤین نەبینە هەگە گوهەڕیم پەیدا کرد کۆلبەرێ بوو تۆز ئانژی تەویا لەبەر ڕەوشاکۆ ڕەڤێتینە ئاخنا ئەو نیشانەیەکە کۆ هەرتم قایمە سینگ دەدە بەربا هۆزان نالەرزە چجاران ستێرکە هەر بەلەمەکە بێڕێتم دایمە بەرزیاوێ ناسە نەناسە نرخێ بباران ئەڤین ناخاپە بدەمێ لێو و دێمێن گولی کو بێنجی بێ پەرگالا داساوەیە دەفخارە ئەڤین ناگوهەرە بە کات و حەفتەین خولی حتا بەرقیامەتیجی هەر و هەر دەهەرە ئەگەڤ شاش بە یەکی ڕابوو ژمڕ چەسپاند نە کەسی چ جاری حەز کرد نەجی من نویساند